آماده بوانی هێژە ئازیزان خۆم زۆر بە بەختەوەر و سەرفەرەز ئەزانم کە ئێمڕۆ لێرە لەگەڵتان ئامادەم بۆ ئەوەی لە خزمەتی ئێوەدا بەشداری لەم ئاهەنگە پیرۆزەدا بکەین کە هەڵمەتی بانگەشە بۆ هەڵبژاردننی دوای لە 21 ئەم مانگە دوای 9 ڕۆژی تر ئینشەڵڵا ئەنجامەدرێ و لە خزمەتی ئێوە هەوڵی ئەوە بدەین بە هەموو هەوڵ و توانەکانی خۆمانەوە لیستی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان سەر بخەین. خوشک و برایان هەروەها خۆتان ئەزانن کە ئێستا یادی شۆڕشی مەزنی ئەیلولی شەکرێتەوە و ئەم یادە گرنگە بۆ ئەم دەڤەرە تایبەتمەندیەیەکی خۆی هەیە چونکە ئەم ناوچەیە یەکێک بووە لە کانگاکانی سەرکردایەتی شۆڕشی ئەیلولی مەزن و جەنابی بارزانی نەمر خۆی بۆ ماوەیەکی درێژ لەو ناوچەیە سەرکردایەتی ئەم شۆڕشە مەزنەی کردووە. هەڤاڵان ئێمە کاتی یادی شۆڕشی مەزنی ئەیلولەکەینەوە و بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی پارتی دیموکراتی کوردستانەکەین لەبیرمان بێ کە پەیوەندی ئەم دوو بۆنەیە وانەیەکی گرنگمان پێشانەدا کە ئەوی شەمەیە لە سایەی خزمەت و خەباتی ئەو پێشمەرگە قارەمانانەی کە لە شۆڕشی ئەیلولدا زەحمەتیان کێشا و خەباتیان کرد و بە تایبەتی ئەو قارەمانانەی کە گیانی خۆیان کردە قوربانی و وەکو فیداکاری ئەم وڵاتە گیانی خۆیان کردە قوربانی ئەم وڵاتە و لە پێناوی ئەم گەلە و مافەکانی ئەم گەلە ئەبێ بزانین کە ئەمە بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە و زەحمەتی ئەو پێشمەرگانەیە کە ئێستا بە شێوازێکی تر ئێمە خەباتەکەین کە ئەویش خەباتێکی شارستانیانەیە و پرۆسەی دیموکراسیە و بەرەو هەڵبژاردن ڕۆیشتنە و سەرخستنی بەرهەمی خەباتی ئەو قارەمانانەیە. هەروەها پێم خۆشە ئێمڕۆ یادی هەڤاڵێکی خۆشەویستی خۆشمە بکەینەوە چونکە ئەمڕۆ چلەمین ڕۆژی کۆچی دوایی ئەم قارەمانەیە کە ڕۆناکبیر و تێکۆشەرێک و سیاسەتمەدارێکی گەورەی گەلەکەمان بوو کە ئەویش کاک فەلەکە دینکاکەیی بوو. هیوادارم هەمومان دوعا بکەین کە ڕۆحی بەرزی ئەم کەڵە پیاوە لەگەڵ هەموو شەهید و قارەمانەکانی گەلەکەماندا ئاسوودە بێت و ئینشاءالله بە ئەنجامی هەڵبژاردن کە سەرکەوتنی پارتی بەدوادا دێت شاد ببن. خوشک و برایان پارتی دیموکراتی کوردستان ئێمڕۆ بەشداری لەم هەڵبژاردنە دەکا کە خۆی یەکێک بووە لە دامەزرێنەرانی ئەم ئەزمونە و بنیادنەرانی دیموکراسیەت لەم وڵاتەدا لە ڕۆژی دروستبوونی پارتی کە دوژمنی داگیرکەر وڵاتەکەمانی داگیر کرد بوو دەڵێنێک بە گەلەکەمان درا کە داکۆکی لە مافەکانی ئەم گەلە بکرێ و تا دوا هەناسەمان بەردەوام بین لە خەباتکردن لە پێناو بەدەستهێنانی مافەکانی ئەم گەلە و تا ئەگەینە لووتکەی سەرکەوتنیش هەر بەردەوامە بین. خوشک و برایان لە بانگەشەی هەڵبژاردن هەموو کەسێ ئەتوانی هەموو قسەیە بکە. ئێمە نامانەوێ بین بۆ بانگەشەی هەڵبژاردن تەنیا بەڵێن بە ئێوە بدەین بەڵکو پێتان بڵێین وەکو پارتی ئێمە چیمان کردووە و چەند قوربانیمان داوە و بۆ خاتری گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی گەلەکەماندا چیمان کردووە و ئێستاش بەردەوام ئەبین لەسەر ئەو نەهجە و لەسەر ئەم ڕێبازە پیرۆزە کە بارزانی نەمر دامەزرێنیەتی. خوشک و برایان هەڤاڵان لە سەردەمی دروستبوونی پارتیدا
بزودنەوەیەکی ڕزگاری خوازی گشتگیر لە کوردستاندا دەستی پێکرد کە لە مێژووی هاوچەرخی گەلەکەماندا بێنمونەیە. شۆڕشی مەزنی ئەیلول شۆڕشێکی گشتگیر بوو کە نەک تەنیا شۆڕشی چەکداری بەخۆیەوە بینی، بەڵکو شۆڕشێکی سیاسی و جەماوەری و ڕۆشنبیری و زانستی و بۆ نەهێشتنی جیاوازی لە نێوان چینەکاندا و بۆ ڕێخستنی ماڵی کورد و یەکڕێزی گەلەکەمان و بۆ نزیکردنەوەی هەموو ناوچەکانی کوردستان بوو کە بوو بە ترۆسکەی ئومێد لە هەموو ناوچەکانی تری کوردستانیشدا و بە هەموو تاکێکی کورد لە هەر شوێنێکی دنیادا بژی. شۆڕشی ئەیلول گەورەترین شۆڕشی مێژووی گەلەکەمان بوو کە ئەمڕۆی بۆ ئێمە دروست کرد و ئێمڕۆ ئێمە شانازی و سەربەرزی بە خەباتی ئەو دڵسۆزانە ئەکەین کە گیانی خۆیان کردە قوربانی و بەردەوام بوون لە خەبات و بۆ ساتێکیش نەوەستان بۆ ئەوەی گەلەکەمان بە ئازادی بژی. ئەم ناوچەیە تایبەتمەندیەکی تری هەیە کە ئەویش ئەوەیە وەکو دەروازەی ڕاپەڕین یەکەم شار بوو کە دژمنی داگیرکەری لە کوردستان بەدەرنا و یەکەم شاری کوردستانی ڕزگار کرد. و من وەکو برای بچووکی ئێوە و خزمەتکارێکی ئێوە شانازی ئەەکەم کە لە کاتی ڕاپەڕینە یەکەم هەوای ئازادی لەم کوردستانەدا لەم شارەم هەڵمژی. هەواڵینە کە باسی خۆڕاگیری و بەرخودان و داکۆکیکردن لە مافەکانی گەلەکەمانەکەین ئەبێ ئەوەمان لە بەرچاو بێ کە کاتێ پێشمەرگە پێویست بوو بەرگری چەکداری لە وڵاتە بکەن بۆ پاراستنی ناسنامەی نەتەوایەتی لە خەتی پێشووی لە سەنگەرەکانی پێشووی خۆڕاگیری و بەرخوداندا بوون و پارتی هەمیشە پێشەنگ بووە لە بەرگریکردن لە مافەکان و لە خاکی وڵاتەکەمان. کاتێ کە دژمن ویستی بێ خاکەکەمان داگیر بکە لە هەر کاتێکدا بێ پارتی لە پێشەوە بووە بۆ ئەوەی خۆ بکە بە قوربانی و بۆ ئەوەی ئەم ئازادیە بپارێزێ. دوای ئەوەی کە لە ڕاپەڕین ئەزمونێکی نوێ دامەزرا و بوو بەهۆی ئەوەی پەرلەمان دروست بکرێ و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکرێ و ئەم ئەزمونە دروست کرا. هەر کاتێ هەڕەشە هات بێتە سەر ئەم ئەزمونە پێشمەرگە قارەمانەکانی پارتی و ئێوەی دڵسۆز بوون کە لە خەتەکانی پێشەوە ئامادە بوون بەرسنگی دەبابەکان بگرن و نێڵن کوردستان جارێکی تر داگیر بکرێتەوە. پارتی پێشەنگ بووە لەوەی کە گەلەکەمان بە هەموو شێوەیەک و لە هەموو ڕۆیەکەوە هەوڵ بدا پێ بگەینێ و ئەو ئومێدەی کە خەریک بوون نەمێنێ جارێکی تر بۆ تاکی کورد بگەڕێنێتەوە. ئەوەش ئەمەیە کە گەلی کورد خاوەنی ئەم نیشتیمانەیە، خاوەنی بڕیاری خۆیەتی و شایانی ئەوەیە مافی چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکە و بەرەو لووتکەی سەرکەوتن و بەرەو سەربەخۆیی یەکجاری هەنگاو بنیت. هەر لە سەردەمی شۆڕشی مەزنی ئەیلولەوە پارتی هەستی بەوە کرد کە ڕۆڵەکانی ئێمە پێویستیان بە خوێندنە و لە کاتی شۆڕشی ئەیلول لە شاری قەڵادزێ زانکۆیەک لەوێ دروست کرا کە دوایی کەوتە بەر هێڕشی دڕندانەی دژمنەکان و چەندین شەهید و برینداری لێکەوتەوە و بۆ بەرز ڕاگرتنی خوێنی ئەو شەهیدانە ئەبێ بەڵێن دووپاتکەینەوە کە ڕێگەی ئەوان بەرنادەین و تا نەگەینە دوا ساتی سەرکەوتن ئێمە یەک ساتیش ناوەستین. هەواڵانی خۆشەویست، خوشک و برانی بەڕێز، ئێستا هەڵمەتی هەڵبژاردنەکرێ و زۆر بەڵێن بە ئێوە ئەدرێ. ئێمە ئەڵێین ئەوەی کردومانە بەردەوام ئەبین لەسەری،
ئەوەی بەدەستمان هێناوە ئەی پارێزین و ئەوەی تاکو ئێستاش بەدەست نەهاتووە هەموو هەوڵێکە دەین بۆ ئەوەی ئەو ئاواتانەش بەدی بێنین. کردەوەی ئێمە ئیسباتی ئەوە دەکا کە ئێمە خاوەن بەڵێنی خۆمانین. ئەگەر دەستی خزمەتگوزاری وەکو پێویست نەگەیشتوتە ئەم ناوچەیە، من داوا لە ئێوەی خۆشەویست دەکەم ئەم جارە لە دەنگدان لەم هەڵبژاردنە کارێکی وا بکەن، پارتی وا سەرکەوێ کە دەستی خزمەتگوزاری بە هەموو شێوەیەک بگاتە ئەم ناوچەیەش. خوشک و برانی بەڕێز، ئێمە لە بەردەم ئەزمونێکی گرنگ داین. ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردننی زۆر چارەنووسازن و شێوازی حکومڕانی لە دوای ئەنجامی ئەم هەڵبژاردنانە لە کوردستاندا دیاری دەکرێ. من ئەم پرسە لە ئێوە ئەکەم، ئێوە بڕواتان بەکێیە؟ ئەگەر پارتی جێگای بڕوای ئێوە بێ تکام لێتانە هەمووتان دەنگ بە لیستی 110 پارتی دموکراتی کوردستان بدەن. ئەو خوشکوبرانەی کە لە لیستی پارتی دموکراتی کوردستاندا پاڵێ و ڕاون بۆ پەرلەمانی کوردستان نمونەیەکن لەو قوتابیانەی لە ڕێبازی بارزانی نەمردا فێر بوون چۆن خزمەتی ئێوەی خۆشەویست بکەن. هیوادارم وەکو خوشکوبرای خۆتان وەکو جێی ئومێدی هەمومان دەنگیان پێ بدەن بۆ ئەوەی ئەوانش لە خزمەتی ئێوە بن و لە خزمەتی ئەم ڕێبازە پیرۆزەدا بەرەو پێشکەوتنی زیاتر و بەرەو دەستکەوتی زیاتر بمان بن. هەواڵانی خۆشەویست، ئەم پرۆسەیە کە دەست پێکراوە پرۆسەی دیموکراسیەت دامەزرێنەری بارزانی نەمر بووە و لە دوای ڕاپەڕین یەکەم کەس کە داوای هەڵبژاردننی کرد لە کوردستان بۆ ئەوەی هیچ لایەنێک هیچ حزبێک ڕای خۆی بەسەر ڕای ئیرادەی ملەتی کووردا نەسەپێنێ جەنابی بارزانی بوو کە لە شاری کۆیە داوای کرد هەڵبژاردن بکرێت. ئێمە ئێستا ئەو هەڵبژاردنانە ئەکەین بۆ ئەوەی خۆمان تاقی بکەینەوە، بۆ ئەوەی بزانین کێ خزمەتی وڵاتەکەی کردووە، بۆ ئەوەی بزانین کێ داکۆکی لە مافەکانی گەلی کردووە، بۆ ئەوەی بزانین کێ خۆی کردوتە قوربانی بۆ ئەوەی خاکی پیرۆزی کوردستان نەکەوێتە ژێردەستی داگیرکەران جارێکی تر. لەوەش بابەتێکی تری گرنگ ئەمەیە کە لەم ئەزمونەدا کوردستان تاقیەکرێتەوە. هەموو دنیا چاوی لە هەڵبژاردنەکانی ئێمەیە. هیوادارم ئێمە هەمومان بە هەموو توانای خۆمان هەوڵی ئەوە بدەین لەم هەڵبژاردنەدا سەرکەوتوترین لایەن کوردستان بێت، تەنیا کوردستان سەرکەوتوو بێ، ئێمە هەمومان سەرکەوتوین. ئەبێ ڕێز لە یاسا و ڕێنماکان بگرین، ئەبێ بە تایبەتی خوشکوبرانی پارتی و دۆست و لانگرانی پارتی داوا ئەکەم بە شێوەیەکی زۆر شارستانیانە هێمنانە لەسەرخۆ بانگەشەی هەڵبژاردن بکەن بۆ ئەوەی خەڵکی خۆشەویستی کوردستان ئاسوودە بێ، لە ئێوە تووشی ئازار و زەحمەت نەبێ و ئەگەر ئێوە بتوانن بەو هێمنەتە بەو شێوازەی کە تاکو ئێستا هەڵمەتی هەڵبژاردنتان کردووە بەردەوام بن، دڵنیام زیاتر ئەتوانن بشنە ناو دڵی ئەم خەڵکە و زیاتر دڵیان بە ئێوە خۆش بێ و زیاتریش دەنگ بۆ پارتی کۆبکەنەوە. هەواڵانی بەڕێز، ئێمە خوشک و بران ئێمە داوا ئەکەین پارتی سەرکەوێ، چونکە پارتی داهێنەری ئەم ئەزمونەیە.
چونکە پارتی دامەزرێنەری ئەم خاکە و ئەم ئازادیە کە لەم خاکەدا ئێستا ئێمە هەمومان لەسەر ئەم ئازادیەدا دەژین. پارتی پێشەنگە لە خەباتی کوردایەتیدا، پارتی سەروەرە لە بزاوی ڕزگاری خوازی کوردایەتیدا، پارتی یەکەم حزب بووە کە بۆ داکۆکیکردن لە مافەکانی ئەم گەلەدا دروست بووە و سەرکەوتووترین حزبیش دەبێ و لەڵ هەڵبژاردنەشدا بەدیار دەکەوێ کە پێشەنگ و سەرکردەی ئەم گەلەیە و بە هەوڵ و کۆششی ئێوە خۆشەویست گەورەترین سەرکەوتن بۆ پارتی دیموکراتی کوردستان تۆمارەکەین. هەواڵان خوشک و برانی خۆشەویست، خوشک و برانی خۆشەویست، ئێمە لە پارتی ئەزانین کە خزمەتکردن بە هاوڵاتی پیرۆزترین ئەرکە. ئێمە لە پارتی وا پەروەردە کراوین کە نە حزب و نە پەرلەمان و نە حکوومەت ئامانج نەبێت بۆ ئێمە، بەڵکو ئامرازێک بن، ڕێگەیەک بن چۆن خزمەتی ئێوەی خۆشەویستیان پێ بکەین. لەبەرەوە ئەو خوشکبرانەی کە ئەچنا پەرلەمان و لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ئینشەڵڵا سەرەکەون، زۆر چاک ئەزانن ئەرکەکەیان لەو کاتەوە دەست پێ دەکرێ کە ئێوە متمانەی خۆتانیان پێ بدەن. ئەوان ئەزانن کە ئەچنە ئەوێ ئەبێ خزمەتکاری ئێوە بن، ئەوان ئەزانن کە ئەچنە ئەوێ ئەبێ پەیڕەوی ڕێبازی بارزانی نەمر بن، ئەوان ئەزانن کە ئەچنە ئەوێ ئەبێ پارێزەری ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە بن، کە ئەچنە ئەوێ ئەبێ بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئاوەدانی و چاکسازی و پێشکەوتن و سەرکەوتن لە سەروی هەموو ئامانجەکانی تریان بێ. هەواڵان هەواڵانی خۆشەویست، هیوادارم ئەمەمان لە بەرچاو بێ کە هەر دەنگێک گرنگی خۆی هەیە و نەک تەنیا ئێوە وەکو ئەندام و لایەنگیرانی پارتی، بەڵکو ئێوە بتوانن بچنە ناو خەڵکیش، چونکە ئێوە لە خەڵک دروست بوون و بۆ خزمەتی خەڵکیش دروست بوون، بچن داوای هاوکاری و دەنگی ئەم هاوڵاتیانە بکەن، یارمەتی ئێوە بدەن بۆ ئەوەی لیستی پارتیمان گەورەترین سەرکەوتن بەدەست بێنێ. هیچ کەسێک لە ئێوە بیر لەوە نەکاتەوە کە ناچم بۆ دەنگدان چونکە پارتی هەر سەرکەوتووە. ڕاستە پارتی هەر سەرکەوتووە، بەڵام ئەمانەوێ ئەم سەرکەوتنە زۆر لەوە زیاتر بێ کە خەڵک تەسەورەکە. خوشک و برانی خۆشەویست، هیوادارم ئەو ڕێنمانەی کە بە ئێوە ئەدرێ لە کاتی هەڵبژاردنە زۆر بە وردی لە بەرچاو بگرن بۆ ئەوەی ئێمە تووشی حاڵەتێک نەبین، خوا نەخواستە زەرەرمان پێ بکەوێ، لە هەموو ڕۆیەکەوە هێمنایەتی بپارێزن، لە هەموو ڕۆیەکەوە هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە سەرکەوتووی تەواو ببێ ئینشاءالله. خوشک و بران شتێک هەیە زۆر لەمێ ویستم لە خزمەتێوەی بەڕێز پێشکەشی بکەم، ئەویشەمەیە کە ئەو خەڵکە خۆڕاگرەی ئەندام و لایەنگیری پارتین لەم سنوورە و لە سلێمانی و لە شارەزور و لە گەرمیان و هەر شوێنێک کە دەستەڵاتی ئیداری پارتی بەسەردا نەبووە، ئەمانە خۆڕاگرترین و بەوەفاترین ئەندامانی پارتی. ئێوەی خۆشەویست ئەزانین هەواڵینە خوشک و برانی بەڕێز، بۆیە من ئەم قسە دەکەم چونکە
لەو کاتەی کە کوردستانمان داگیرکراو بوو پێش ڕاپەڕین ئێوە خۆشیتان نەبینی و ژێردەست بوون و لە دوای ڕزگاری کوردستانیش وەکو پێویست خزمەتی ئێوە نەکرا بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە کە خۆتان خاوەنی یاری خۆتان بن و خۆتان خزمەتی خۆتان بکەن. هەواڵانی بەڕێز و خۆشەویست خوشک و برانی ئازیز نامەوێت زیاتر کاتان بگرم تەنیا ئەوە دەڵێم بۆ ئەوەی ئاسایشی زیاتر لە کوردستان بەرقەرار بێ بۆ ئەوەی ئاوەدانی زیاتر لە کوردستان هەبێ و ئەم کاروانەی کە دەستی پێکردووە بەردەوام بێ بۆ ئەوەی بگەین بە دوا قۆناغی سەرکەوتن و سربەخۆیی کوردستان دەنگدەن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان و زۆر زۆریش بەخێر بن. دۆستان Curpar!